من کازی بە شاهۆم خەڵکی هەورامانم لە ئێستاە دانیشتی خورماڵم بە خاوەنی کازی کافن بیرۆکە ئەو کارە کاتێ بە من دروست بوو کە دوای خوێندنم گەڕامەوە شارۆچکەکەم بەڵام هیچ شوێنێک نەبوو بۆ گەنجەکانمان بە تایبەت خانوتونەکانمان کە دابنیشتنی کۆبینەوە بە ئاسوودەی بۆیە بڕیارمدا شتێ بکەم و ئەو کێشەیە چارەسەرکەم بیرۆکە ئەم کارە بۆ من دروست بوو ساڵی پار لە پلەتفۆرمەکانی ویم فاوندیشن من پرۆگرامێکم بینی کە دەستپێشخەری پرۆژەی بچووک بوو ڕاستەخۆ فۆرمەکەم پڕ کردەوە دوای چەندین سیمینارات و پێشکەشکردن پرۆژەکەم پەسەند کرا و هاوکاریان کردم بۆ ئەوەی کارەکەم بکەم و لە ئێستاشام من کەمپینەری ڕێکخراوی سپارکم بۆ کەمپینی مەڕۆ چاکیکە کە کار بۆ ئەوە ئەگەین گەنجانمان لێرە بمێنەوە کۆچ نەکەن و بەشداری کاری پیشەی بکەن هەروەکو خۆم چۆن کاری پیشەیم هەڵبژاردووە سەرەتای دەستپێکردنی کارەکەم وا بیرم ئەکردەوە کە خەڵکی پێشوازیم لێ ناکەن بەڵام بە پێچۆنەوە بوو ینی لە هەموو تەمەن و چین و توێژەکان پێشوازیەکی زۆر باشیان لە من کرد کە ڕۆژانە سەردانی کافەکەم مەکەن لەو کاتەی کە ئیکەمەوە کاپ و ئەو کاتەیدا ئیخەم کە ئەوەش جێگەی زۆر دڵخۆشیە کێکەم یەکەمین کافێ لە خورماڵکە کچێک خاوەنی بێت و بەو جۆرە پێشوازی لێ بکرێت ئەمەش یەکەمین کافەیە و یەکەمین خاتونە کە خاوەنی بێت لە مێژوی شارۆچکەی خورماڵ من هەمیشە کاتێک شتێکم ویستۆ زۆر هەوڵم بیاوە بۆی زۆریش مانوو بووم تا بەدەستم هێناوە بۆ من ئەم کافەیە زۆر هەوڵم یا بۆی وە زۆریش مانوو بووم بۆ ئەوی ئامانجەکەم بەدەست بێنم لە هەموو بوارەکانی ژیانمدا هەرگیز کۆڵم نایەوە هەتاوەکو قۆناغی کۆتایی قۆناغی کۆتاییژن بە کۆتایی دانێم دووبارە دەستم پێ کردوێتەوە بۆ ئەوەی بگەم بە ئامانجەکەم